خۆشەویستان مسلمانان، خەڵکی ئازادی خواز، خەڵکی نیشتیمان پەروەر، خەڵکی کوردۆست، یاران بۆ ڕۆژی هەینیە کە ئێمە هاتوین لێرە و لە پارکی ئازادی و لە سەکۆی ئازاد کە نوێژی هەینی ئەنجام ئەدەین و وتار و خوتبەی هەینی ئەخوێنینەوە. هەدەف و ئامانجمان ئەوەیە بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرانگاربوونەوەی سوپای تورکیا و هەم بۆ پشتیوانی و پاڵپشتی برا کوردەکانی ڕۆژئاوامان ئێمە هاتوین لێرە جومعە ئەکەین و هەینی ئەکەین. ئەمە هەرچەندێک ذلكە ئەضعەف الئیمانە، بەڵام هەرچۆنێک ببێت هەر یەکەی لە ئاستی خۆی لە ڕێگەی پیشە و مینەکەی خۆیەوە وەکو کورد دەڵێ بەردێک بخاتە سەر بەردێک بۆ داکۆچیکردن و دیفاعکردن لە خاک وڵات و نیشتیمانمان. ئەژێڕنەوە کە ئاگرەکە بۆ ئیبراهیم کرایەوە، هەموو گیان لە بەرەی ویستە و ئاگرە بکوژێنێتەوە. کۆتر باریکەیش بە دەنووکی قەترە قەترە ئاوی ئەهێنا و ئەیخستە سەر ئاگرەکە بۆی ئاگرەکە بکوژێنێتەوە. هەرچەندێک کاو قەترە ئاوا هەر هیچ بە ئاگرەکە ناکات. ئینجاوید خوایە جامن هەر ئەوەندەم لە دەسەڵاتە، ئێمەش هەر ئەوەندەمان لە دەسەڵاتە و ئەمەش بەکەم نەزانین. هەر یەکێک لە ئاستی خۆیەوە دیفاع لە ناسنامەی میلەتەکەی بکات، ئەمە زۆر زۆرە و زۆر لە بێدەنگیمان باشترە، لە سمون بوکمن عمومیمان باشترە کە لە ماڵەکانە دانیشین و هیچ هەڵوێست و مەوقفێک نەبێت. چکە ئەمڕۆ گەلەکەمان لەژێر گەورەترین مەترسیدایە. ئەمە چەندین ساڵە دوژمنان پەلامارمانەکەن، تەماعێ لە وڵاتمان هەیە، ئەیانەوێت جینۆسایدمان بکەن، ئەیانەوێت هەر لە ڕێگەی ئەنفال و لە ڕێگەی جێبەجێکردنی سوورەتی ئەنفال و سوورەتی نەسر و سوورەتی فەتح و هەرچی سوورەتەکانی قورئان هەیە هەر هەمووی بەسەر میلەتی کوردا جێبەجێکرد. بەداخەوە خۆشەویستانی، ئەوەی کە ئێمە زۆر نیگەرانەکات، ئێمە وەکو مەلا ئەبینین مەلاکانی تورکیا، ئەبینین لوزنەی فتوای تورکیا و مەسئولی لوزنەی فتوای تورکیا فتوا دەرەکا بۆ قەتڵ و عامکردنی کورد. من هەموو کاتێ وتومە بۆیە مەلا خەتەرە سیاسەتی دەسەڵات و سوڵتە و حیزب ببێ بۆ ئەوەی فتوای نابەجۆر دەرنەکات، فتوای قەتڵ و عامی میلەتانی تر دەرنەکات. ئەو فتوایانەی کە مەلا سیاسیەکانی تورکیا دەریان کردووە بۆ قەتڵ و عامکردنی کورد، بۆ پاڵپشتی لەشکرکێشی و داگیرکەری سوپای تورکیا و سوپای محەممەد، ئەوە فتوایەکی سیاسیە، نەک فتوایەکی شەرعی. ئەخر بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ العولەماء ئومەناء الرسل ما لم يخالطوا سلطان. دەفەرمێت عالمەکان و پیاوە ئاینیەکان ئەمینداری پێغەمبەرانن کە پێغەمبەران نەماونە دینەکەیان بە ئەمانەت بەوان سپاردووە، ئەوانیش نابێت تێکەڵی دەسەڵات و سوڵتە بن. فەئیذا خالطوهم، ئەگەر تێکەڵی دەسەڵات و سوڵتە بوون، پێغەمبەر ئەفەرمێت فەحذەروهم واعتەزیلوهم، حەزەریان لێ بکەن، لێیان دوورکەونەوە، واتە لە فتواکانیان دوورکەونەوە. فەئەفتوهم بیما یەشتەهون، لەبەر ئەوەی بە حەز و ئارەزووی دەسەڵاتەکان فتوا ئەدەن. ئەوان دەسەڵات چۆنیان بێ بیانەوێ میلەتێک جینۆساید و قڕ بکەن لە ڕێگەی فتوای موفتیەکانیانەوە، لە ڕێگەی ئیمزای مەلاکانەوە میلەتی قەتڵ و عامەکەن و ئەیان کوژن. بۆیە ئێمە هەموو کاتەوتمانە مەلا نابێت پیاوی سوڵتە بێ، کە پیاوی سوڵتە بوو فتوای سیاسی و نابەجۆر دەرئەکا و میلەتێکیاوە بێ قەتڵ و عامەکە. ئێستا کۆمەڵێک پێیا بوونە کە ئەمە دەستێکە و بە هەمان شێوە دوژمنان خستوانێتە ناو میلەتەکەمانەوە بۆ سارکردنەوەی گەنجەکانمان لە کورد و کوردایەتی، لە ناسنەمەی میلەتەکەمان، لە نیشتیمان پەروەری. زۆر جار بە من ئەڵێن تۆ بۆ باسی کورد دەکەیت و باسی کوردایەتیەکەی، ئەمە بەکار قیامەتی نایە. من وتومە خۆ من کوردایەتی ناکەم بۆ ئەوەی لە قیامە ڕزگارم بکەم، من کوردایەتی بۆ ئەوەکەم بۆ ئەوەی لە دنیا ڕزگارم بکەم، لە دنیا زۆڵم لێکرێت لەسەر کوردبوونم. کوردایەتی بۆ ڕزگاربوون و دەربازبوون و ئینقاذبوونمان لە دنیا، نوێژ و عیبادەتەکانیش بۆ ڕزگاربوونی قیامەت. کەی وتم کوردایەتی بۆ قیامەتەکەم یەخەم بگرا، کافرم کە بۆ دنیاکەم ئەمەوێ ڕزگارم بێ، چیتر زوڵمم لێ نەکرێت، چیتر مەسلوم نەبم، ئەمەوێ میلەتەکەم ڕزگارکەم، بۆ لەسەر ئەمە کافر مەکەن. ئەی پێغەمبەر نافەرمێ صلی الله عليه وسلم اتقوا دعوة المظلوم
وإن كان كافرا ليس دونها حجاب پێغەمبەر دووری خوای لەسەر بێ فەرمی خۆتان لە دوعای مەزلوم لێکراوەکان بپارێزن ئەگەر کافریش بێ خوای گەورە دێتە هانایەوە پەردە لە بینی ئەو لە بینی خوا نامێنێ ئەگەر مەزلومەکە کافریش بێ ئەگەر میلەتی کورد کافریش بێت ئەوە لە بینی ئێمە لە بینی خوا پەردە نەماوە چکە زوڵمان لێکراوە خوا دیفاع لە مەزلومیەتی شەکە ئەگەر کافریش بێ چ جایەوەی میلەتێک کە مسلمان بێ ئێمەی کورد باجی ئیسلام بوونمان داوە باجی مسلمان بوونمان داوە هەموو وڵاتانی چواردەورمان سیاسەتیان تێکەڵ کرد لە دینیان بۆ مەسلحەت و بەرژەواندی و سیاسەتی خۆیان بەکارهێنا و کردیان لە پەیژەیەک و دەوڵەت و وڵاتی خۆیانیان پێ دروست کرد بەڵام ئەوە ئێمەی دینمان وەکو خۆی وەرگرت دینمان وەکو خۆی جێبەجێ کرد نەمانویست لەژێر دینە سیاسەتەکان سیاسەتی خۆمان جێبەجێ بکەین نەمانویست دین بۆ فڕ و فێڵ و سەختەکاری بەکاربێنین بۆ ئێستا باجەکەیمان داوە ئەوە تا هەر بە دین ئێمە ئەنفال ئەکرێ سوورەتی فەتح جێبەجێکرێ کە لە 90,000 مزگەوتەکانی تورکیا سوورەتی فەتح خوێنراوە بۆ جێشتی مەهدی و کوردی بێقەتڵ و عام بکرێ ئەی مەلا سەلەفیەکانی ئێمە لەکوێنە ئەی سەرجەم مەلاکانی ئێمە بۆ وەڵامیان نادەنەوە بۆ ناڵێ ئەردۆغان مفتی تورکیا ئەرێن پێتان نەڵێن کە سوورەتی فەتح بۆ کوێ هاتووە بۆ چی هاتووە لە ڕاستیە ئەو سوورەتەی کە بەسەر ئێمە جێبەجێیان کردووە ئەو سوورەتە بۆ ئاشتی هاتووە کاتێککە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەگەڵ کافرەکان هوتنەیەکیان دروست کرد ئاشتەواییەک مصالحە و سولحێکیان دروست کرد خوا ئاەتی ناردە خوارە و فەرمووی ئینا فتحنا لەکە فتحا مبینا ئەی محەممەد بەڕاستی فتحتان کرد سەرکەوتوو بوون لەبەرەوەی لە ئاشتیا سەرکەوتن لە ئاشتیایە نەک لە ماڵکاولی و داگیرکردی و شەڕ و شوڕابێ ئەم فتحەی هێنا کە لە ئاشتیا هاتە خوارەوە لە شەڕا بەکاری هێنا بەرامبەر بە میلەتی کورد هەر ئێمە هیچ چیتر مەلاکانی ئێمە وەک دیفاع لە میلەتەکەمان ناکەن هەر دیفاع لە ئاینەکەی خۆتان کن کاکە سوورەتێک بۆ ئاشتی هاتووە بە شەڕ بەکاری هێنا ئیسلامی پێ ناشرین کردووە سوپاکەی ناو محەممەدی پێ ناشرین کردووە ئەمە بەدەنەوەی کە دژایەتی میلەتێکی پێکەن دژایەتی ئیسلامیشای پێکردووە ئەرە مەلاکان هەر دژایەتی هەر دیفاع لە میلەتەکەتان ناکەن خۆ دیفاع لە ئاینەکەتان بکەن کە ئەردۆغان بەکاری هێناوە بۆ قەتڵ و عامکردمان بۆیە من لەیرەوە ڕۆکەمە سەرجەم گەنجەکانی هەر چوار پارچەی کوردستان خوێن لە جەستەی پارچەیەک لە کوردستانە چۆڕێ خوێنە لە جەستەی هەموو تاکێکی کوردە چۆڕێ ئەمڕۆ هەموو تاکێکی کورد هەموو ماڵێکی کورد هەموو دڵێکی کورد تعزیەی کوردێک لە ڕۆژاوا و شەهید بوونی مناڵێک گەنجێک شەربانێک ئەوە تعزیە بۆ هەمومان هەموو ماڵێکی ئێمە هەموو دڵەکانی ئێمە تعزیێبارە بۆیە گەنجەکان کاتان لەیەکە پیاوە پیرەکان بە فرمێسکەکانی چاوتان بە دوعاکانی دەستان بپاڕێنەوە بۆ ئەوەی تورک زاڵ نەبێ بەسەرمانە و ئێمە زاڵ بین بەسەرمانە لەسەر حەق و مافی خۆمان بەداخەوە مەلاکانی ئێمە لە مزگەوتەکانە کوردیان لە کوردایەتی سار کردەوە خەڵکیان فێری ئەوە کرد چۆن خۆچی خۆشی معقوڵە لە کوردستانە قودس ئەگەر مەترسیەکی بۆ بێ گەنجەکانمان شین و ڕۆڕۆیان ئەگەر بۆیان بگرێ بۆ جیهاد دەچن بۆ ئەوێ بەس پارچەیەک لە جەنجی ئێمە پارچەیەک لە میلەتی کورد کە ڕۆژاوایە واکەوتۆتە بەر ڕەحمەتی تۆپ و دیاری تیرۆریستێکی وەرد کۆردۆغان دڵیان ڕاناچێت لە مزگەوتەکانە دوعایەکیش ناکەن حەقی وایە ئەو موسڵمانانەی کەوا لەناو مزگەوتەکانە مەلاکانەوە نەتەشیع و هانیان بن هەر لە مزگەوت هاتنە دەورە نەڕۆن نانی نیوەڕۆ بخۆن خۆ پیشاندان دروستکەن لە بەردە مزگەوتەکانمانە چۆن لە قودس لەبیر قەت ناچێتەوە ئەو ڕۆژەی کە عەفرین داگیر کرا نوێژ خوێنانی قودس کە ئێمە گریان بۆ ئەوان و شینمان بۆیان کرد و شەپۆڕانمان بۆیان کرد لە قودس لە دوای نوێژ دەرچن دوعای سەرکەوتن و نەسلیان بۆ ئەردۆغان کرد و پیرۆزبایی سەرکەوتنەکانیان لە ئەردۆغان درێژێ بردن بۆ کوردەتیارە ئەو هەیە ئێمە چاومان کردووەتەوە مناڵی خەڵک وڵاتان لە ناز و نیعمەتا گەورابن بەڵام ئێمە بە گریان و مەسک و خوێن و شەڕ و تۆپ و تەیارە نەهامەتی و نەکبەتی گەورە بووینە بەوە گۆشت کراوینە هەندێکێک لە ئێمە گڵپێ ئاگر لەناو ناخەیە چونکە چاومان کردووەتەوە مەینەتیمان بینیوە
دەمێک سەداق، دەمێک ئێران، دەمێک تورکیا، دەمێک سووریا، هەر یەکەی بە ئاەتێک ئێمە جینۆسایی دەکەنە ناومانەوە. کەچی ئێمە لە ناو خۆمانە یەکگرتوونی حکومەتی هەرێم، پەرلەمانی کوردستان، سەرۆکی هەرێم بۆ لە ئاستی ئەم جینۆسایدەی تورکیا دەنگ ناکەن. بەیاننامەم ناوێت کاکە، بەیاننامە هەوڵاتێکی ئاسایی ئەگەری دانی کا قەی ناکە، هەر ئەوەی لە دەستێت، بەس حکومەتی هەرێم تۆ زیاتر لە دەستێت. هیچ نەبێت هاوکاریە حکومەتی هەرێم، هیچ نەبێ هاوکاریان با بۆ بووە لە ژێرەوە کاکە، ژێر بە ژێر لەگەڵیانە تەقەمەنی فەن چەک زۆرتان هەیە. چەکەکانتان داناوە بۆ کوشتی خۆپیشاندەران، دەبینە لە برا کوردەکانمان لە ژێرەوە چی بێزان هاوکاریان بکەن. من چی لەی دانێکی تۆکە خوایە تۆمانەی و شاخەکانی کوردستانمانەیە، داواکەی لە هەموو میلەت، لە حکومەت، لە هەموو حیزبەکان، هەر هەمویان یەک بگرن، یەک دەنگ، ولا تەنازعوا فتفشلوا وتذهب ريحكم. بۆ ڕوبەڕووبوونەی دوژمنانمان دەبیە بە خۆمان پشت بە خۆمان بەسین، قووەت لە خۆمان بێ، ئیرادە لە خۆمان بێ، قووەتیش لەخوا. داواکانی خوای گەورە لەمان خۆش بێ. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المؤمنين. یاخوا برایانی زەردەشت و خوشکانی زەردەشت بەخێر بێن سەر و سەر چاومان. ئەوانش دوای وتاری جمعە دیارە دوعای خۆیانێن هەیە. ئێمە پێکەوە جوانی ئەوە جوانەیەکە لە کوردستانە کە مسلمانان و زەردەشتەکان و ئەدیانەکانی تر بە یەک قووە، بە یەک دەست، بە یەک دەنگ دیفاع لە خاکەکەی خۆمانەکەین. یاخوا بەخێر بێن سەر و سەر چاومان هاتن دوای نوێژەکە مەڕاستمی ئاینی ئەوانیشەیە. ئەمە جوانەیەکە بۆ کوردەکانی ڕۆژاوە کامشە و هەموو دینەکان و پێکاتە دینیەکان هەر هەمویان پێکەوە دوعایان نەکرد و دژی تورکیا وەستا بوونەوە. ئەمی جوانی کانتۆنەکانی ڕۆژئاوا دەرەخاکە جوانی لە حکومڕانی خۆیان پێکەوە ژیانێک دروستکە لە بینی ئەین و ئاینزاکانە هەمووی پێکەوە بە یەک ڕنگ، بە یەک دەنگ، بە یەک قووە دیفاع لە خاک و نیشتیمانیانکەین. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بنای خدای مهربان و دلوبان، خدای نێژینی وەڕۆماڵێ قبول بکەیت لە پێناوی ئاشتی وەرامی و تەبایی بۆ یەکێتی ڕیزەکانی کوردستان، بۆ پاراستنی مافی مرۆڤەکان، بۆ کۆتاییێنان بە زوڵم و زۆر و چەوسانەوە. ئەشم بە و بەیشتە ماسی وشتاسی وشتە هەمایی هەدا شایی بەیشتایی ئەشەم یەتە تواوەرە مەزدەق منگاچە یاوزچە وەریزچە یاوەواتە ستایش دەکەم ئەندێشەی چاک، ستایش دەکەم گفتاری چاک، ستایش دەکەم کردداری چاک، ستایش دەکەم دینی بەی مەزدایی ئەو دینەی کە پێشەنگی هەموو دینەکانی یەکتا پەرستیە وەربەردەوام دەبێت لە پێناوی ئاشتی وەرامی و سەرفرازی بۆ گشت مرۆڤەکان. ئەی خودای میرەبان، لە کاتی نوێژدا بەدەستانی فرازکشاوە داواکاری ئازادی وەرامی و سەرفرازی بۆ گژافەریدەکانە دەخوازن. ئەی خودای میرەبان، ئێمەی بڕوادارانی هەرشتاینەکەی کوردستان داوای ئازادی وەرامی و سەرفرازی دەکەین لە پێناو بەدێنانی مافی مرۆڤەکان. خدایە ڕۆحی گەشمردە و شەیدەکانی هەموو کوردستان شاد بکەیت. خدایە ڕۆحیان بە ئاسمانی کوردستاندا لە شەقەی باڵ بدەن و ببنە ئاشتی وەرامی و سەرفرازی گەلێکی ستەمری دەین و بە درێژایی مێژوو زوڵممان لێکراوە تەنها داوای ئازادیەکەین. یەتا توا و ڕامەزدا منگاچە یاوزچە وەریاتە درود و ستایش بۆ گژافەریدەکانی سەروەری زانە، درود و ستایش بۆ ئێوای بەدینانەی ڕێی پیرۆزی خوداپەرستان، درود و ستایش بۆ خوێنی شەیدانی کوردستان، درود و ستایش بۆ مرۆڤانی کە لە پێناوی ڕاستیدا ڕێگەی ڕاست دەگرنە بەر و هەردەم نکولی دەکەن لە درۆ و لە گەندەڵی و لە دزی و لە خراپەکاری و لە تاوانەکان. ئای دوو
چونکە ئێمەی گەلی کورد بە درێژایی مێژوو ناسراوین بەوەی کە بستێک خاچی هیچ میلەت و هیچ گەلێکمان داگیر نەکردووە هەمیشە لە بەرگریدا بووین هەرگیزیش لە تاوانبار و جنایەتکار و ناحەزانی کورد و کوردستان خۆش نابین خاچی کوردستان داگیر بکەن ئێمە زەردەشتیانی کوردستان هاوکات لەگەڵ هەموو ئاینەکان هەمیشە پشتیوانی ڕۆژئاوا بووینە هەر لەبەرەوەیە کە دەڵێن ڕۆژئاوا بەتەنیا نییە ئێمە هەموو کوردستان هەر چوار پارچەکەی هەموو دینەکان هەموو کەماتیەکان و دەتەوەکانی تری کوردستان هەمومان پشتیوانی لە گریلالات شەڕبانان لە هەموو ئەو هاوڵاتیانە دەکەن کە لەسەر خاکی خۆیانن و نەحەزیان بەرامبەر دەکرێت و دوژمناتیان بەرامبەر دەکرێت دڵنیاین لەوەی کە ژیان یەک ڕێگایە ئەو ڕێگایەش ڕاستیە ئەو ڕێگایە لە دەست ئێمەدایە چونکە دوژمنان و ناحەزانی ئەردۆغان هاتوونە ئەمڕۆ خاچی کوردستان داگیر دەکەن دڵنیاین لەوەی کە سەرکەوتن هەر بۆ ڕاستیە